ئێمە چاومان لەسەر یاری مناڵانە بە تایبەتی چکە یاری مناڵان بوونی موادە قورسەکان لە یاری مناڵانە ینی ئەبێتە هۆی زەرەر و زیانگەیاندن بە مناڵەکە لە داهاتووە چونکە مناڵ دایمە یاری پێ ئەکات و بۆ دەمی ئەبات و ئەوانە ئاسانتر ینی مناڵ ئەچێ زیانی پێ ئەگەیەندرێ لەلایەن ئەو موادانەوە ئەگەر هێڤی میتاڵی تیاابێ یان ئەگەر موادە قورسەکانی تیاابێ مە لێرەوە بۆ نمونە نمونەیەکی ئاوامان هەیە ئەیخینە جیهازەکەەوە باشە دای ئەنەی لە جیهازەکە باشە لێرە ئەو شتێک کە هەمانە ئێمە لێرە چییە پلاستیکە ینی بە پێی جۆری مادەکە پلاستیکە پلاستیک هەڵەبژێرین تر ئامێرەکەمان بۆمان ئەخوێنێتەوە بزانین ئەمە ڕێژەی میتاڵەکان بە تایبەتی موادە قورسەکان تایە چەندێکە پێت ئەڵێ کە ئەمە موادی تیا یاخونە ئەمە تاوا لێری تڕایەگرن چکە یازی پێیین ئیتر لێرە هەر خۆی پێداڵێ ئەمە پاس یاخود فێڵە دەرئەچێ یاخود دەرناچێت تر لێرەیە بۆمان دەرەکەوێ پیبی نەخوێندۆتەوە کادمیۆمی نەخوێندۆتەوە موادە قورسەکانی کە تایەتی نەیخوێندێتەوە ئەمە ئەم وادانەی تیانە کە دەبێتە هۆی سەرەتا ئەم سامپڵی کە ئەم نمونەی کە لە بەردەستمانە کێشەی نییە تەواوە یعنی بەپێی مواسەفە ناتوانین ڕێگری لێ بکەین چونکە سەلامەتە بۆ بەکارهێنان ئەشێت